بەڵێ لەگەڵتان بەردەوامە بینێکێک لەو بابەتانەیە هاتاکی ئێستا زۆر باسی ئەکات بابەتی تەندروستی و بەتایبەت کێشە ئەوەی کە چۆن کێشی خۆی کنترۆلکە و هەروەها هەندێک کەس کە کێشەی ئەوەیان هەیە کێشیان زیایە یان قەڵەون ئەڵێن چۆن ئەم کێشە دابەزێنین کاتە لەم ڕێگەیە هەندێک ڕێکار ئەگرنە بەر وەرزش ئەکەن پارێز ئەکەن هەموو ئەمانە هەندێک جار بەڵام ئەبینیت بەو ئامانجە ناگەن کێشیاندا نابەزێت کاتەم هەڵەباوانە چێت لەم ڕێگالانەیە ئەوان ڕوبەڕووی ببنەوە لەسەر ئەم هەڵەباوانە قساکەین و بۆەوەی کە لەسەر ئەم بابەتەش زانیاری دروست بکەین وەربگرین واتە بە دیوە دروستەکە بتوانن ئێوە ئەم پرۆسێ بگرنە بەر هەر بۆی بە میواندارەتی بەڕێز دکتۆر شاخەوان ئۆسمان پسپۆڕی وردی نەشتەرگەری قەڵەی زیاتر لەسەر بابەتەکە گفتگۆکەین دکتۆر گیان بەخێر بێت زۆر سپاس بۆ بەڕێزت ڕۆژانە ئێوە زۆری بەڕی ئەمە ئەبنەوە وایە خەڵک ئەڵێن چۆن ئەم کێشە دابەزێنین لە کۆتایشە بەداخۆ ئەم بابەتی نەشتەرگەریە هەر زۆر باو بووە هەر کەسێکی تر یان تەمەڵیەکەشەکە دێت پێم وابێ پەنابەتە بەر نەشتەرگەریەکە کە بێگومان ئێوە ڕێنمایی ئەگرنە بەر بۆ هەموو کەسێکرانەیە ئەنجامینیان بەڵام پێش ئەوەکە بگەینە کێ بەڕاستی ئەبێ نەشتەرگەری بکە با لەمەوە دەست پێ بکەین قەڵەوی لە کەسەکانە دکتۆر بۆ کێش دابەزاندن ئەبینین زۆر لانێ بۆ کەسەکە گرفت دروست بکە بەڵام جەنابەت پێمان بڵێ چی واکات بەڕاستی کەسێک ئەم گرفتی قاڵیی بۆ دروست بێت بەیانی و بەیانی بینەرانی پرسات باشتر بەڕاستی قەڵەوی کێشەیەکی یعنی درێژخانە ینی یەکێ لە کێشەکان ئەوەیە کە خەڵک تێبگات نەخۆشیەکی درێژخانە یعنی کە کەسێ نەخۆشیە لە ساڵی 2013 کۆمەڵی نەشتەرگەری قەڵەوی جیهانی بڕیاریان داوە کە نەخۆشی قەڵەوی نەشتەرگەریەکی ببوورە نەخۆشیێکی درێژخانی بە نەخۆشی حساباتە خۆی هۆکار نییە بۆ نەخۆشی خۆی نەخۆش خۆی یعنی کە کەسێک قەڵەو بێت ئەو کەسە بە نەخۆشدانێ بەڵام کێ قەڵەوە ئەو پێناسەکەمانە ئێمە هەندێک کەس دەڵێت دکتۆر من 100 کیلۆم ئایا قەڵەوم هەندێک دەڵێت دکتۆر 120 کیلۆم من قەڵەوم 90 کیلۆم قەڵەوم کێش بە باڵا حسابەکرێ یعنی بۆ نمونە کەسێک کێشی 100 کیلۆ بێت باڵای مەترونەوە بێت قەڵەو نییە لەوچێک تۆزی کێشەکەی زیاد بێ یان کەسێکی ئاسایی بێت ئەمە بە پێ حساب و کتاب بەڵێ ئەمە چی حسابەکان ئێمە حسابەکەمان پێ شتێک پێڵن بارستایی لەش پێڵن BMI BMI چییە واتە کێشی نەخۆشەکە دابەشی باڵای نەخۆشەکەکەین بە مەتر دووجا یعنی بۆ نمونە ئەگەر کەسێک کێشی 100 کیلۆ بێ مەتر و 6 سانتیمە ئێماڵێن 100 دابەشی 1.6 چکە مەتر و 6 سانتیم یعنی 1.6 ضرب 1.6 ئەگەر ئەو ژمارەیە لە سەر و 35 دەرچوو ئەو کەسە بە قەڵەوی حسابە سەر و 35 بە تایبەتی پێویستیان بە نەشتەرگەریە پێویستیان بە نەشتەرگەری یعنی هەموو کەسێک دەتوانێت ئەم هاوکێشەی خۆی بۆ خۆی حساب بکە هەتا لە مۆبایلیشە هەموو مۆبایلە زیرەکەکان ناتوان هەموو کەسێ دای بەزێنێ بین شتێکی پێڵێن BMI کالکولیتەر کێش و باڵای خۆت دابەشەکەی داغڵەکەیت و ئەزانی چەنە لەبەرەوە کەسێک ئەگەر بارستایلشەکەی 32 بێ 33 بێ 31 بێ ئەمانە پێویستیان بە نەشتەرگەری نییە بەشێکی زۆری نەخۆشەکان پێویستیان بە نەشتەرگەری نییە بەڵام یعنی من خۆم چەندین نەخۆشی داوامێکان نەشتەرگەری بۆ بکەم بەڵام من پێ دەڵێم پێویستی پێ نەدێت تۆ من خۆم قەڵەو بکەم نەخێر ئەوە شتێکی ئەگەر 35 بەرەوسەرەوە بێ نەخۆشی قەڵەوی لەگەڵا بێ پێویستی بە نەشتەرگەریە باشە بۆ نەکە 35 بێت تاکە ڕێگا بەس نەشتەرگەریە دکتۆریا خۆ باشترین ڕێگەیە نەک تاکە ڕێگەیە باشترین ڕێگەیە بۆچی باشترین ڕێگەیە لەوە چه کەسێک بڵم من دکتۆر من ڕێجیمەکەم وەرزشەکەم ئەتوانم کێشی خۆم دابزنم ڕاستە بەڵام ئایا چەند سەرکەوتوو ئەبێت باشە دکتۆرە ئەم نەشتەرگەریە هیچ ماکێکی خراپی نابێت دواترەوان نەشتەرگەرەکە بۆ شوان باس کە نەشتەرگەرەکە چییە ئەمەیە کە بڕینی گەدە و ئەم بابەتانەیە یاخود کێشە سەرەکیەکە ئەوەیە بەشێکی زۆر ڕکلامەکەن بۆ ئەم دنیانە کە پسپۆڕنی ئەوەی کێشەکە سەرەکیەکە یعنی تۆ کە نەشتەرگەری هەڵەبژێری ئەوێ بچی بڵای کەسێکی پسپۆڕ کەسێکی پسپۆڕ لە نەشتەرگەری قەڵەویە ئەو کەسە شارەزا بێ لەو بوارەیە چونکە ماکەکانی زۆر هەندێک جار ماکەکانی کوشندەیە مایکەکان گەورەتری مایک بە تایبەتی ئەو نەشتەرگی لە هەمووی زیاتر باوە کە بڕینی گەدەیە پێڵەن کە بێن قارسی گەدە پێڵەن تەسریب یعنی کونبوون لیک یعنی مەسەن نەشتەرگەرەکە ئەگە دوای چەند ڕۆژێ لە بەشی سەرەوەی گەدەی کوونە بێت و ئەوە حەلی نییە دواتر دکتۆر ئەگەر کەسەکە پسپۆڕ حەلی هەیە بەڵام ئەگەر پسپۆڕ نەبێت نەوەڵان بە مردنی نەخۆشە کۆدایە بەڵام لەبەرەوە کێشەیەکی سەرەکی کەژەوەی چییە مەوادەکانە ئەو مەوادانەی کە تۆ بەکارێنی لە نەشتەرگەرێکە ئەگە مەوادەکانە بە شێوەیەکی
ماوەدێکی زۆر باش بێ کەسەکە زۆر شارەزا بێت ئەو مایکە لە 10,000 کەسێکا ڕوونە یعنی مایکەکە وەکو سفر وایە نەشتەرگەریکی زۆر سەلامەتە و زۆر بێکێشێ خوا هەمێش الله تەندروست بن لە دوای نەشتەرگەریەکە ئاخر کێشەکە وەیە کە تۆ ئەگەر لای کەسێکی نەشارەزا بیکەیت و مەوادەکە و خراپ بێت تووشی کێشە بێت ڕێگای زۆر هەیە بۆ ئەنجامدانی ئەم بڕینی گەدێ و قارسکردنی گەدە و زۆر کاتێ ئەڵەن لە ڕێگای ناوزۆرەوە ئەکرێ ئەم بابەتە باڵۆن هەیە تۆزە باسی و ڕێگەیانە ئێمە یەکەم شت با پێناسی قەڵەوی بکەین قەڵەوی چییە؟ قەڵەوی ئەڵێن نەخۆشیێکی درێژخایەنە چەند ینی لە بەپێی توێژینەوەکانی جانی 200 نەخۆشی هەیە بۆی قەڵەوی توش دەبێت لەبەرەوەی ئەم هەندێک جاکە نەشتەرگەریەکی ئەڵێ وەکو نەشتەرگەریەکە بەنگلیزی پێڵێن ماجیک سێرجری وەکو نەشتەرگەری سحر وایە تۆ یەک نەخۆشەکە زەعیفەکەی بەڵام نەخۆشەکە زەختی نامێنێ شەکەی نامێنێ هەناسە تۆنگی نامێنێ هەموو کێشەکانی جارەسەرە بێت ئەوە لەبەرەوەی ئەمە لەبەرەوە بووە ماجیک دێت لەبەر ڕێگەکان چییە؟ ئەوە پێناسەکەمان کرد پێناسەکەوتمان نەخۆشیێکی درێژخایەنە و چەندی نەخۆشیە بۆی نەخۆشی زەخت و عین تۆ تووشی زەختەی بۆی قەڵەوەکە توژەبی تووشی شەکرای بۆی قەڵەوەکە ئەمە یەکەم دووهەم چۆن چارەسەری ئەم قەڵەوێ بکەین ئەگەر ئێماڵێن کەسێ نەشتەرگەری بۆ ئەەکەین ئەگەر کەسەکە بیێمایەکی 35 بەرەو سەرەوە بێ و نەخۆشی قەڵەوی لەگەڵ هەبێت نەک تۆ 32 بچی نەشتەرگەری بکەیت ئەمە دوو هەندێک جارێت تۆ 32 33 مێڵە بگێتە 36 و 37 و 39 لەبەرەوە چیەکەی ڕێگەکان یەکەم شت ڕێجیمکردن دووەم شت ڕێگەکانی دابەزانی کێش ڕێجیمکردن کە وەکو چۆن ئێستا لە دکتۆری مناڵانەڵەت چ باش چی شیرێ باشترین شیرە بۆ مناڵ بەدڵنیە شیری دایک هەمان نەیزانی لەبەر باشترین ڕێجیم و کەمترین تێچوون چییە ڕێژیمە ئەمە ڕێجیمیش کێشەکە لەوایە کێشەکە ڕێجیم چییە؟ ڕێجیم پرۆسێکی درێژخایەنە ئەگە دو ساڵ ڕێجیمەکەی نەگڵی ساڵ ڕێجیمەکەم ساڵی داات و ڕێجیم ناکە ڕێجیمی کردووە و لەبەر ڕێجیم بەبێ توێژینەکانی ژیانی لە 100 سەرکەوتووە بێ لە 100ەکی ئەگە 100 کەس ڕێجیمکە یەک کەس سەرکەوتووە بکە بە درێژخایەنە بێهیوا مەکە ئێستا بێهیوا و ناکەم ڕێژەکەمە ئەوە ناهێنێت یعنی من بێهیواد ناکەم بەڵام ئەڵێم ئەگەتە تێ سەرکەوتوو بێ بەردەوامی هۆبێت یعنی زانمەڵ من دەزەکەم بە ڕێجیمکردن بەڵام 6 مانگ ڕێجیمەکەم دوای 6 مانگ سەرەکەی قزیاکەیتەوە خوا ئیرادەشی ئەوێ دکتۆر ئیرادەی ئەوێ ئەوە کێشەکەی یعنی خواردن خۆشە بەڕاستی بەتابەت لای ئێمە هەمووشی دانیشن گلەیشە لێکم بۆ ناخۆی لەگەڵیان بەڵێ ئەوەیە ڕاستە بەڵام ئەگە بچوویتە سەر پرۆسی ڕێژیمکردن کە ڕاهاتی زەحمەتە یعنی من خۆم یعنی ڕێجیمم کرد شەکرم تەرەکرد کە شەکرد بۆ مای 3 ساڵ شەکرم تەرەکە ئێساش ناتوانین نەگەر ناتوان شەکر بخۆم لەبەرە کە تەرکەی کرد و ڕاهاتی ژیانە زۆر خۆشە بێت دکتۆر خۆ قەڵەو بووی دکتۆر منە قەڵەوە بەڵام بیەمایەکەم تقریبا 29 28 بوو حەزمەکە 24 بێت جا باسی شەکرت کرد دکتۆر ئێستا هەندێک لە کەسەکان کە شەکر تەرکەکان ئەبینن کە هەندێک ماکیان تیا دروستە ئێستا نازم ماکە یان ئێستا ئەو شەیە لەوانێ بڵێن کاریگەری باشتر بێت گشتیانیان ئەلەرزێ تووشی سەرێشا بن لە تاوە ناچارە بنەبوون ئەوە کێشەکەی مەسەکە تۆ ڕەجیب ئەەکەیت هەندێ مەواد لە جیسم تا دابەسێت هەندێ مادە یعنی پێویستە بە ڤیتامیناتە پێویستە بە کالیسیۆمە پێویستە بە زنگە یعنی لەبەرەوە بێ کەسێک کە ڕەجیم کە مەڵتی ڤیتامینات بخوا حەبی ئاسن بخوا حەبی فۆلیک ئەسید بخوا لەبەری بۆی تعویزی ئەو مەوادانە بکە کە لە مادەکانی ئەمە بۆ ڕێجیم بەڵێ بۆ ڕێجیم بەس دکتۆر خۆ بۆ نەشتەرگەری ژوایە خەڵکم بینیوە نەشتەرگەری بڕێنی گەدەی کردووە دوای ئەوە تووشی دنیای کێشە بووە تووشی ئەوە بووە نەخسی ڤیتامیناتی بێبی خوا بە دڵنیایەوە یعنی تۆ ڕێجیمەکەی باڵونەکەی هەموو شتێکی کێشە دابەزێن بێ مەڵتی ڤیتامین خۆی بۆ هەموو ڕێگەکانە بێبی خۆی یعنی نەشتەرگەری بە تایبەتی ئەگەر نەشتەرگەری بایپاس کە پێڵێن گۆڕینی ڕێڕەو ئەوە بێ بەلایانی کەمەوە یعنی ئێمە منوەکو سپۆرێکی ورد ئەڵهەما بێ مەدەل حیات بیخوا چ مڵتی ڤیتامینێک دکتۆرە بێت چی تیابێت چون مڵتی ڤیتامینەکان بەپێی توێژینەوەکان ئەوترێت بە کارهێنانی بەردەوامی باش نییە ئەزای جوانە سەریکە ئێستا ئێمە بۆنوت 100 توێژینەوەنە لە باشێک توێژینەوە لە خراپێت تۆ بەقسەی کامیانەکەی والله سەریان لێ شێوانین دکتۆر ئاخر زین چون کێشەکەمانەوەی مەسەن کەسی سپۆر لە بوارەکە قسەنەکە ئەوە کێشەکەی ئێستا هەر لە هەندێک ئاژانسی جێمتمانە ئەمە بینیوە بۆ نمونە ئەڵێن مڵتی ڤیتامین بەکارهێنانی زۆری زیان بەخش من دراسی وردم کردووە لە سپۆرت لە قەڵەویە یعنی توێژینەوەیەکم نبینیوە وابێت وەختی خۆی لە ساڵی هەشتاکان لە شتاکانەوەکانە شەریکاتی کۆکاکۆلا ئەهێن و شەکر هیچ دەوریشی نییە لەسەر شەکرە باش
بۆچی چەندین توێژینەوەیان خۆیان پارەیانەدا بۆی بڵن خراپە بۆی خەڵک کۆکاکۆلا بخواتە بەڵام دەرکەوان نییە زۆر باش یعنی بەڵام ئێمە ئەڵێن ئێستا لەم کاتەیە مەڵتیڤیتامین باشترین شتە یعنی مەسەن کە تۆ ڕێژیمەکەی ئەچی بۆ قا ئاوەرجەکە مەڵتیڤیتامینەکەش گەڵێ بخۆ زۆر باشە دکتۆر ئێمە سەرەتا دەستمان بە چارەسەرەکان کە ڕاستەخۆ لە نەشتەرگەری و ڕێژیم و ئەو بابەتانەوە دەستمان پێکرد بەڵام گرنگە بزانین کەسێک پێشتر کێشی لەشی زۆر زیانە بووە بەڵام لە ماوەیەکی زۆر کەم و کورت تا کێشی لەشی زۆر زیاکە زۆر قەڵەوە بێ ئەمانە هۆکارەکەی چیە ئایا تێکچوونی هۆرمۆن و ئەم بابەتانە کاریگەری هەیە لەسەر ئەم زیادبوونی کێشە بەپی زانست هۆرمۆنات کە زۆر کەم تەسیری لەسەر قەڵەوی هەیە یعنی ئێمە بڵێن بەنگزی بڵین هۆرمۆنال دزیز کە بێتە هۆی ئۆبیسیتی بێتە قەڵەوی کەم بەڵام ئێمە چۆن حسابیەکەین یەکەم شت هەموو هۆکارەکان لە 150 یعنی نیوە و نیوی جینات کەسێک گەڵە دکتۆر ئەو براکەم هەرە خوات و هیچ قەڵەو نامنە خۆم قەڵەوم ڕاستە ئەوە خۆمەوە قەڵەوە بم دکتۆر ئەمە زۆر تەواوە یعنی بوونی جسمی یەکەم شت توانە یعنی جوانای جەستەیی و جیناتی ئەمە یەکەم شت دووەم شت تەمەن یعنی سا من نەشتەگەری بۆ یەکێکەکەم یا کەسێک ڕێژیم ئەکا بە خۆراک یا کەسێک نەشتەرگەریەکە هەمان کێش و هەمان باڵایانێ بەڵام کەسێک تەمەنی 55 ساڵە کەسێک تەمەنی 45 ساڵ یا کەسێک تەمەنی 35 ساڵ ئەوی 35 ساڵەکە زیاتر ئیستیفادەکە لەوەی 55 ساڵەکە لەبەرەوە من نەشتەرگەریم هەندێک بۆ هەندێک ئەوەی کە زۆر تەمەنی زۆر بۆم کردووە 63 ساڵە دکتۆر ڕەگەزیش دەورە بینێ ڕەگەزیش دەورە بینێ ئەو چۆن یعنی زیاتر یعنی بڕێکی کەم زیاتر ئافرەت زیاتر قەڵەوترە بێگرە پێ مدلی قەڵەویشمان فەرقەکە جان مدلی قەڵەویشمان دکتۆر مۆدلی قەڵەویەکە زۆر ئەوە لە هەمووی گرنگترە مۆدلی قەڵەویەکەی یعنی عادەتەن قەڵەوی لە پیاوانە زیاتر ئەو کەسانی کە لە پیاو بیاژن بێ بەڵام زۆر زیاتر لە پیاوانەڕەوە ئەوەی کە تەنها ئەڵە دکتۆر بەس من وەرگم قەڵەوە بەڵێ ئەوە لە هەموو کە زەڕوتر نەشتەرگەری بکە بۆچی لەبەر ئەو جۆرە چەوی کە لیا کۆ بێتەوە هۆکارێکی سەرەکیە بۆ جەڵدەی دڵ دەبارەکانی خوێن مادام ئێستا باسی هەندێک ناوچەت کرد کە قەڵەو ئەبێت لە ئەم مۆدلی قەڵەویانە لیپۆساکشنمانێت دەرکردنی چاوری لەو ناوچە ئەوە بەڕاستی نهائیەن لەگەڵیانێت نەگنە لەگەڵیانیم ینی هیچ دەورێکی لەسەر قەڵەوی ئەسڵەن هۆکارێکی یعنی مەسەن کەسێک قەڵەوە بیەمایەکە 36 تا چێ بۆ لای دکتۆرێکی پسپۆر ئەڵێ لای پۆسەکشنم بۆ بکە ئەسڵەن احتیمال لە 180 بۆنەوە بمرێ لە نەشتەگەرەکە بەڵێ باشە دکتۆر من لەبەری بۆچی لەبەرەوە چارەسەر نییە بۆ قەڵەوی لای پۆسەکشن نەشتەرگەریکی جوانکاریە یعنی کەسێک بۆ نمونە بیەمایەکەی سیویەکە خۆی نایبێت 32 بەرەوسەرەوە بێ 29 28 تۆ زەوریجی هەیە ئەوە شتێکی قاساییە بگیکە بەڵام کەسێک بیەمایەکەی 39 38 تا قەڵەوە بێەوە زەعیفێ چەندین جار نەخۆشاتەوە بەلا دکتۆر من ئەوەنە بڕا پارە دەم چی پاری دنیام بیتە ناشتێکی چوە لەبەروی احتیمال زۆرە بینیشمانە لە کەناڵەکان چەندین کەسمان بینیەوە بمردووە ڕاستە هەندێک کەسیشمان بینەوە بە نەشتەگەری احتیمال بە مەعی دەمردی بێت ڕاستە ئەوەش ڕاستە بەڵام من پێ دەڵم یەکەم شت مەوادەکانە باش بێ پسپۆڕێکە و تایبەت بێ لەو بوارەیە ئەینا بەڵام تۆ ڕێگەیەکی غەڵەت هەڵبژێری بڵێ لای پۆسەکشن زەعیفە بم یعنی ئەوەی وا ئەڵێ دڵنیام لە 100% ڕازناکە هیچ توێژینەوەیەکیش نییە لە جیهانە بیسەرمێنەکە بڵێ لای پۆسەکشن بۆ قەڵەی بم باشە دکتۆر هەندێک ڕوونکردنەوەمان بەر لەسەر ئەم بابەتی کە ئێستا بۆت باسەکەم لەم چەند ڕۆژەی ڕابردووە وتی یەکێک لە پزیشکەکانم گوێ لە بوو باسی لەوە کرد ئەیود ئەگەر تۆ دوو کەس بێنی یەکێکیان بۆ نمونە ورگی زۆر بێت بەڵام ئەندامەکانی تری جەستەی زۆر قەڵەو نەبێت بە پێچەوانەوە کەسێکی تر ورگی نەبێت و بەڵام ئەندامەکانی تری جەستەی قەڵەو بێت ئەو کەسی کە ورگی زۆرە مەترسی توشبوونی بە زۆرێک لە گرفتە تەندروستیەکان زیاترە وەک لەوەی کە ئەو کەسێک بۆ باز دەکەین باشە نەمەوەی کە لە قەڵەوی ئەوەی چاورەکە لە ناو سکیایەتی یعنی بەس لە ورگایەتی کۆبۆتۆ پێڵێن ئەبدۆمینال ئۆبسیتی ئەوە لە هەمووی خەتەرترە بۆچی خەتەرە دکتۆر خەتەر لەبەری هۆکارێکی سەرەکیە بۆ گیرانی دەمارەکانی خوێن بۆ جەڵدەی دڵ بۆ مردنی لە ناکاو کابا شۆخەوت و هیچ کێشێکی نەبووە لە پڕ جەڵدەی لەبەری دەمارەکانی لەجی لەبەرەوە هۆکاری سەرەکیە بەڵام ئەوەی قەڵەوەکەی دابەش و بەسەر هەموو لەشیە ئەوە خطوڕەتی کەمتر مقارنتەمەوە خطوڕەتی هەیە بەڵام یعنی مەترسیەکانی مقارنتن بۆ کەسەی کە بەستەنات چاورێکی لە سکیاتی کەمتر باشە ئەو کەسانی کە نەشتەرگەری بۆ نمونە بڕینی گەدایان بۆ کراوە ئیتر ئەم کەسانە بە هیچ جۆرێک جارێکی تر قەڵەو نابنەوە دکتۆر یاخود نەخێر پێویستەکە ئەوانیش لە شێر چاودێری بەڕێستانابن کە سیستمێکی خۆراکی گونجاویان بۆ دانێن پێڕەوی ئەو ڕێنمایانەکەن کە ئێوە پێیان ئەڵێن ئەمەیان چۆنە بەڵێ خۆی ئێمە کە بەسا من کەسی هەڵبژێرم ئەڵێ نەشتەگەری بۆ بکە ئەبێت تۆ
نەک بە تەلەفۆن دوتۆ نەشتەریمەوە کە بەیانی وەربوو عملیات بکە ئەوەی لە غەڵەتە زۆر باوەکانە باش ئەبێ نەخۆش تەقیمی وەزعەکەی بکرێ یعنی تۆ بزانین باری تەندروستی چۆنە هەیە گونجاومان نەخۆشەکەی یانە چۆن تەقیمی نەخۆشەکەی یەکەم شت کە بووی ئەەکەی بەلایانی کەمەوە سا لە وڵاتانی کە هەندێک جار دەڵێن نازووری مەعیدە زەڕوون نییە نازووری گەدە بەڵام بە منەڵام سەداسە زەڕوورە لەبەری لە وڵاتی ئێمە کۆستەکەی کەمە یعنی تێچوونەکەی کەمە بەڕاستی یعنی لە باشترین شوێنە لەوە چین $100 تێ بچێت نازۆرێکی مەعیدە بۆچی لەبەری هەندێک کەس هەیە تەشەڵۆشی هەیە گەڕێتەوە بۆ سوورێنشی ئەو کەسی کە تەشەڵۆشی هەیە ئەگەڕێتەوە بۆ سوورێنشی ئەگە نەشتەرگەری بڕینی گەدە بکە تەشەڵۆکەکەی زیاتر بێت کە بۆی هۆکارێکە بۆ توشبوون بە نەشتەرگەری سوورێنشکی شێرپەنجەی سوورێنشک لەبەرەوە باشترین شت یەکەم شت نازۆرێکی مەعیدە بکات دووەم شت لای دکتۆرێکی پسپۆری تایبەتمەندی دڵ کە پسپۆری و دیوێت لە نەخۆشەکانی دڵە تەقیمی وەزعی دڵی بکرێت بە تایبەتی ئەگەر کەسەکان تەمەنی 40 ساڵ بێت ئەمە ئەو فەحسەکانی شەکرە جگەر غودەی دەرەقی ئەم فەحسانە بێ هەمووی بکرێت پاشوی کە فەحسەکانی کردو حسابمان کە بیەماکەی سەر و ئەوەیە ئەو کاتایمە پێی ئەڵێن من بە نەخۆشەکەڵم نازۆرەکەم بۆکە ئەگەر نازۆرەکەی پاگو پیاڵم چنە چاگەرێک هەڵەبژێ حەز لە کامیانە هەندێک جار ئۆپشنەکەیم بە نەخۆشەکە بە دکتۆر من بۆ نمونە بڕینی گەدەم بۆ بکە ئەڵێن بڕینی گەدە ئیسفادەکەی چییە متابعکردنی ئاسانە نەخۆشەکە ناچڕەڵە هیچ کێشەیەکی وای نییە ینی ئاسان نەشتەرگەرەکە ماوەی نەشتەرگەرەکە کەمترە زوو ئەچێتەوە سەر دینەکە عین بەلایانی کەمەوە بە 2 هەفتە چێتە ئەتوانێت هەفتێ دەڕۆژ بچێت سەر ئیشەکەی خۆی بڕینی گەدە بەڵە بڕینی گەدە بەڵام خراپەکانی چییە خواردن ئەخۆن لەگەڵ یا دڵ تێکەڵات نابێتەوە بێ کێشەکە لەوە تۆ ڕێنمایکی چەند ئەخۆیت مدەدی چەند خواردن ئەخۆیت یعنی بۆنەوە بڕەکەی بۆ دیارێکی بڵێ ئاوا بیخۆ ئاوا بیخۆ ئەگەر ئەو دەرمانانی کە پیاڵێ بەکاری بێنەوە مەزبوطی دڵنیا بە کێشەی نابێت بەڵام ئەگەر تۆ کەسێکی نەفسفۆر کردی بێت و مەعیدی زۆر تەسک بێتەوە نەخۆشکە بڵێت دکتۆر من 2 ساڵ هەر ڕەشێمەوە دڵنیا بە کێشە هەیە نەشتەرگەرەکە و کێشەی هەیە کێشەی میکانیکی یعنی کێشەکەی غەڵەتە ئەمە ئەو دووەڵام کێشەکەی چییە نەشتەرگەرەکە جاری ویان ئەڵێن مەساڵە کێشەکەی چییە مەسەڵەن ئەوە ئەم باشەکانی خراپەکانی چییە احتیمالی قەڵەوبوونەوەی زیاترە ئەگەر نەخۆشەکە ئیلتیزام نەکات نەخۆشی ساڵێکی دەڵ دوتۆ مەم ڕۆژەکە پیزا ئەخۆم مۆتە ئەخۆم شیرینی خۆم تو خۆت هۆکارێکی بۆ قەڵەو بیتەوە کاتە هەر ئەوە نیە نەشتەرگەری بەڵێ ئێمە پێناسەکەمان چیوتمان نەخۆشێکی درێژخایانە یعنی ئیلتیزامی بەردەوامیە بێ ڕاستە تۆ نەشتەرگەرێکی قەڵەوی بەڵام ئەبێت تۆ ئیلتیزامیش بێ نەک تۆ هەچی خواردنی خراپە بیخۆی بۆی قەڵەو بیتەوە تو خۆت هۆکاری بۆ قەڵەوبوونەوەکە خەڵەکە لە نەشتەرگەرەکانی نییە باش دکتۆر ئەگەر پێمان بڵێت هەمومان نەزانین بۆی کە کێشمان کۆنتترۆل بکەین جۆڵەمان ئەبێ هەبێ هەندێک خواردن نەخۆین هەندێک خواردن باشتر زیاتر بخۆین میوە و سەوز و ئەمانە هەمومان لەسەری ئەزانێ بەڵام ئەوەنەی کە بۆ خۆت بەرکەوتنت هەبێت وە بەردەوام ڕێنمایی سەردانکارەکان و چارەخوازەکانت بکەی چیان پێڵی بۆی کە کێشیان کۆنتترۆل بکەن نەڵم لەگەڵ تەمەنە هوریای خۆت بە ئەوەی 10 ساڵ خواردو ساڵ ناتوانانی بیخۆیتەوە وایە یعنی مەسەن تۆ سەریکەڵ دکتۆر من جاران لە تەمەنی 25 ساڵ قاپێ برزمە خوار شیرینەوە قەڵەو نابوو بەڵام تەمەنم بۆ 45 ساڵ بەڵێ ڕاستە میتابۆلیزم ئەگۆڕێ دکتۆر ئەو چلە زۆر سەیرە هەموو شتێکەڵێن لە دوای ئەو چلەوە تەمەن ئەگۆڕێت خواردنەکان ئێتر وەکو جاران هەر کاتەکەی بە چلەکەت ڕەبێت ئاگای لێ نیە هەتا لە دینی ئیسلام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەڵێ هەموو شتێک چارەسەری لا پیری نەبێ لەبەری میتابۆلیزمان ئەگۆڕێ یعنی میتابۆلیزمان یعنی وەکو چۆن مەکینەیەکی سیارە یعنی وەکو مقارنێ تەشبیانە بێن تۆ سیارەکە و تازە ئەڵێ بەدڵی خۆم لێ خۆڕم بەڵام کە سیارەکە تەمەنی 10 ساڵ ناتوانانی بۆ شێ ئەڵێ مەکینەکەم پاکێ بەڵام جسم میتابۆلیزمی ئێمەش وایە خاو ئەبێتەوە یعنی لەگەڵ تەمەنما خاو ئەبێتەوە دکتۆر ئەم ئێستا کاتی بەهارە و ئەم گژوگیا بەهاریانەی کە هەیە مانە تا چەند کاریگەری باشیان هەیە لەسەر تەندروستی ئێمە بە شێوەیەکی نەشتەی بام خواردنەکانە پێ بڵم چی باشە سەوزە هەمووی باش هەموو جۆرەکانی سەوزە باشە هیچی هۆکانیە بۆ قەڵەوی یعنی 1 گرامیش دێ پێیزان ناکەی لەبەری هەمووی ڤیتامیناتی تیا کاربۆیداتی هەمووی سفرە بەڵام ئەوەی کە دوژمە سەرەکیەکەی ئێمەیە با من پێ بڵێم ئەوەی کە دوژمە سەرەکیەکەی ئێمە شەکر تیبڵ شوگەر ئەو شەکر ئینی دانین شەکر پەتاتە نان ئەی برنج
برنجش بەڕادێکی ئەسەسێکە تۆ من ناڵم کاربوویداتەرەکە بەڵام ئەگە تۆ برنجەکە درێژ بێ بڕێکی کەم بخۆی لەگەڵ سەوزە بخۆی لەگەڵ گۆشتەکە خۆی کێشێکی کەم جێگرەوەکانشی بەما بخراب نیست ساوەرە بڕوێشە ساوە بڕۆشوان سێکە زەین بۆچی کێشە سەرکە ئەو گەنمەی ئێمە ئەو نانی ئێمە ئێستای خۆین فەرقی لەگەڵ نانەکەی 20 ساڵ لەمەوە پێشا هەیە بۆچی ئەو نانی خۆشە پێڵێن بە ئینگلیزی پێڵێن ریفاین گرین ریفاین گرین چییە یعنی هەردی خۆشکراوە یعنی هەچی ئیسفادەکانێتی دەکراوە کاتە شێوازی ژیانمان بگۆڕین دکتۆر دڵنیا یعنی لە ساڵی ئەڵێن لە ساڵی 2040 بۆ 50 لە 150 وڵاتی ئەمریکا هەمووی قەڵنیوی قەڵەوە یخۆ لە 100 حتاوانە بوو لە بەر ژیان گۆڕا فاسفود ئەنتەرنێت مۆبایل زیەکەمانە هەمووی ئەوکارم بۆ قەڵەوی زۆر باش خۆش دکتۆر سپاس بۆ زانیاریەکانت دومان کرد دەست خۆش